بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا داوي لي بردنا كاملة أو خلل فنيك الردابة بساني بردوان بونا كمان خواهي قول لي مشفي وش ببوري إن شاء الله. باسم لواء كركة لخزمتانا لەگەڵ باسی ئەم زنجیرە بیرخستنەوانە کە دەربارەی شکستی کوردایەتی و وردبوون و وردوخاشبوونی ئەو غولوی قەومیەی کە پارتی یەکێتی هەڵیان گرتبوو زەعیمەکانیان چێن. بۆچی ئەمانە لە مەدای 26 ساڵە ئاوا شکستیان هەنا بەسەر میلەتەکەیە؟ خۆیان چی بوون؟ چەند بوو دەڵە بوون؟ بۆچی ئێستا ئەیان هێنەوە بۆ ئەو خەتەی کە پێی وتران نۆفلای زۆن لە ساڵی 91 کە بەریتانیا و ئەمریکا بڕیاریان لەسەریدا جێشی سەدام حوسێن لەوێ بوەستێنن و سەدام حوسێنیشیان وا لێ کرد، ناچاریان کرد کە تیارەی بەسەر ئەو ناوچەیە نەڕوات. ئایا ئەمە گوێبادانی مەسعود بەرزانیە کە شایانی ئەوە بوو لێدانێکی تەلە بۆ مامۆستایی بخوا یان عقوبە بدرێ؟ بەرحاڵ هەر ئەویش نییە سەرانێکی دەوروبەریش سەرانی کوردایەتیوانان کە بە دەوروبەریەوەن هەر شایانی ئەو سزایانە هەن، چونکە بەڕاستی ئیرادەی گەلەکەیان هەموو کرد بە ئیرادەی حیزبێکی فاشل، ئیرادەی حیزبەکەشیان کرد بە ئیرادەی مەکتەب سیاسیەکە، مەکتەب سیاسیەکەش بوو بە خزمەتکاری بنەماڵەیەک، بنەماڵەکەش هاتە سەر دیکتاتۆری یەک کەس. لەولا لە یەکێتیەوە الحەمدلله لە توپەت بوون و خوای گەورە بیان کا بە پەندی زەمانە هەر یەکێ لەو خەتە پڕ ئیجرامیانە کە هەمویان دەستیان سوورە لە خوێنی و خەڵکەیە لە سەرەتای لاوێتی هەر یەکێکیانەوە بەو شێوەیە هێناویانە کە ئێستا خۆیان وەکو مەڕ فەقیر کردووە و پێیان وایە زۆر بیرمەندی گەورن و بەڵام ئیشەکەیان لە دەست چوو. هەمویان یەک بابەتن، هەمویان لە کوفرا یەک بوون، لە زوڵما یەک بوون، لە ئیجراما یەک بوون، لە بێ ئیرادەیە یەک بوون. تەرەفی ئەولاش ئومێدەوارم ئینشاڵە تەرەفی پارتیش ئەو لە توپەتیە بەخۆیەوە ببینێ ئەو زەلیلیەی کە ئەم 5 ڕۆژە ڕووی تێکردوون زیاتر ببێ لە سەریان بۆی ئەقلیان بەشت بشکێ و خەڵکیی تریش دەرس و تەجروبەیان لێ وەربگرێ. ئەمانە بە ناوی حرەکەتێکی قەومیەوە هەڵسان و ئیشیان کرد. حرەکەتی قەومی لە سەدەکانی 18 و 19 زاینیە لە ئەوروپا دەستی پێکرد و کە پێشتر دەوڵەتان لەسەر ئەساسی ئیمپراتۆریاتی گەورە دروستە بوون. ئەوە ئیمپراتۆریەتی چین و ئیمپراتۆریەتی عوسمانی و ئەوژی ئیمپراتۆریەتی کاتۆلیکی لە ئەوروپا کە لەت بوو بۆ 13 وڵاتی قەومی. وڵاتە قەومیەکان وەکو ماتزینی لە ساڵی 1935 ماتزینی کە ئیتالیا و پێوترێ پێغەمبەری نەتەوایەتی. ماتزینی لە ساڵی 1935 باسی لە پەیوەندی قەومی کرد کە پەیوەندیەکە بریتیە لە چەند خاڵێکی سەرەکی کە ئەڵێ بریتیە لە ئینتیمای کۆمەڵە بەشەرێک کە لە یەک نیشتیمانان بەو مەرجەی مێژوویەکی هاوبەشیان هەبێ لەگەڵ زمانێکی هاوبەش لە خاچی نیشتیمانێکە ئاژین. دوایی تر کە بوو بە مەدرسەی ئەڵمانی و مەدرسەی فەڕەنسی، مەدرسە فەڕەنسیەکە زۆر هەندێک شتی وەکو هی ئەڵمانیەکە نەکرد بە مەرج، بەڵە زمانەکە مەرج بوو لە هەموو لایەکە، بەڵام مەرج نەبوو کە هەمویان لە یەک شوێنەکە بژین. بۆیە فەڕەنسا ئەو کەسانەشی بە هاوڵاتی خۆی دانا کە لەو وڵاتە ئیستعماریانەی خۆیان لە ئەفریقا ئەژیان و هەر بە هاوڵاتی فەڕەنسی حسابی بۆ کردبوون. ئەمانە لەسەر ئەساسی ئەم حرەکەتە قەومیەوە بزاوتێکی گەوریان دروست کردویان وەکو میرات بۆیان مابووە، مەرحەلە بە مەرحەلە ئەمیان ئەیدایە دەست ئەوی تریان. هەمووشمان نەزانین لە سەردەمانی هەبوونی دەوڵەتی عوسمانی هەتا ساڵی 1970 ئەو ئیمپراتۆریەتانەی کە هەبوون لە ئیمپراتۆریەتی عوسمانی کە هەبوو، هەروەها دەوڵەتی فارس هەبوو لەگەڵ دەوڵەتی هندستانی مسلمانان و ئەندۆنیسیا. ئومەتی مسلمان ئەم 4 کیانەی هەبوو کە دوایی لەت بوو بە 56 وڵات و 76 ئەقەلیەت کە هەمویان چەوسێنران و یان ئەچەوسێنرێن و هەندێکیان هەر ئیبادە بوون. لەم سەردەمانەیە حرەکەتی قەومی لە ناو عەرەبەکان و لە ناو تۆرانیەکان و لە ناو فارس و لە ناو ئومەتی ئیسلام بە شێوەیەکی گشتی حرەکەتی قەومی دروست بوو، هەروەها لە ناو کوردیشا دروست بوو. لە ناو کوردیشا زۆر کۆنا، ئەگەرچی کورد بە درەنگانە گەیشتە ئەم کیانەی کە ئێستا هەی بوو. ئەوانی تر کە لە ساڵی 1925 اعتراف بە دەوڵەتەکانیان کرا، دەوڵەتی ڕەزاشا و دەوڵەتی مستەفا کەمال و دەوڵەتی مەلیک فەیسەڵ، ئەو کاتە کورد چاوکراوە بوو هەروەکو ئەوان. هەتا ئەو سەردەمانەش و پێش ئەوەش
مدرسەی قەومی و مەدرسەی زمان خوێندن و ئەمانەی لە ئەستەمبوڵە هەبوو حرەکاتی کوردی لە ئەستەمبوڵە هەبوون لە ساڵی 1970 کە سوڵتان عەبدولحەمید لادرا و حرەکەتی ئیتیحاد تەرەقی هاتنە سەر حکم ئەوانش لەو غولوە قەومیەی خۆیانەوە کە کردیان ڕەدڵفعلێکی زۆر لە ناوچەکانی ترا دروست بوو ئەوانەی کە ئیتر وردە کیانەکان جیابوو بوونەوە لە دەوڵەتی عوسمانیا جا ئەبوونەوە هەروەها ئیماراتی کوردی دروست بوون و شۆڕشە کوردیەکان و یەک بە دوای یەکە هاتن و لە شۆڕشی شێخ سەعیدی پیرانە و ڕەحمەتی خوای لێ 1925 بۆ شۆڕشی ئارارات 1936 ئیحسان نووری پاشا و پاشان شۆڕش بە شۆڕش هاتە تاکو و شۆڕشی ئەیلوول 1961 و پاشان شۆڕشی گوڵان لای پارتی دروستبوونەوەی یەکێتی لە ساڵ 1975 بە حرەکاتێکی قەومی ئەم خەڵکەیان ورەی ئەم خەڵکە و وزیان و توانیان خستە گەڕ لە شۆڕشێکی دوورمەدای پڕبەرز و نشێویە کە دیارە میلەتی کوردی ژۆکۆ میلەتانەی تر هەوڵیدا بۆ بگاتە ئەم خاڵە جەوهەریە گەورەی کە دەوڵەتی خۆی هەبێ هەروەکوتم دەوڵەت نەبوونت پەیوەندی نییە بە ذاتی خۆتەوە چونکە اعترافی نێودەوڵەتانیشە ئەجنەت وەکو خاک و خەڵک و دەسەڵاتی سیاسی هەتە وەکو ئاڵاش هاتبوو بەڵام کە اعترافێکی نێودەوڵەتیت پێناکرێ هەرچەندە وڵاتان هەیە وەکو سویسرا ئەندامیش نییە لە ئومەی متحیدە بەڵام اعترافیشی پێکرا و دەوڵەتە کاریگەری خۆشی لە جیهانە هەیە وڵاتی تریش هەیە کە لە ئەندامی ئومەمی متحیدە نییە بەڵام بە دەوڵەت حسێب کراوە ئیشکالیاتی پارتی و یەکێتی لەم خاڵەیان نەبوو دۆستی دەرەکیان زۆر بوو ئەمریکا کە هێزێکی هەرە گەورەی ئەم سەردەمەیە پشتی گرتبوون وڵاتانی ئەوروپاش دیسان پشتیانە گرتن حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەریتانیاش کە جاکسترۆ هات و نەچیروان بارزانی استقبالی کرد هەرتە ئیدیانەکردن استقبالیشانەکردن هەرچەنە کێشمە چێشمێکی ژێرزەمینی هەیە لە نێوانی ئەوروپا و سیاسەتی بەریتانیا بەجیا لەگەڵ ئەمریکا و سیاسەتی ئەمریکایی بەجیا شەڕیشە لەسەر بیرە نەوتەکانیش کە ئەشێ یەکێک لە خەفایا لە شاراوەکانی ئەم حەدەسەی کە ڕوویدا لەم 5-6 ڕۆژەیە لەم 4-5 ڕۆژەیە یەکێ بێت لە ئەم خەتە ژێر زەمیە شاراوەی شەڕ ململانەی کۆمپانیا نەوتیەکانی بەریتانیا و ئەمریکا بەڵام ئێمە قسەکەمان ئێستا لەسەر ئەمەیە کە بۆچی کوردایەتی فاشل بوو لە دروستکردنی دەوڵەتی قەومی خۆی ئەبێ بگەڕینەوە سەرەوەی کە بۆچی دەوڵەتانی تریژ وا فاشل بوون سەردەمانی ڕەزاشا ئێران بنکەیەکی ئیستیعماری بوو سەردەمانی مستەفا کەمال تورک خۆی زۆر بە گەورە ئەزانی بەس دوایی دەرکەوت کە زۆر بوو دەڵێ ناتوانێت هەندێک شت بباتە پێش بەڵام لە مەدای ئەم ساڵانەی دوای کە داد و گەشە هاتوون غولوی قەومی کەم بۆتەوە ئەمجارە بە سۆزێکی نیشتیمانی و ئیشەکرێ ئیسلامیەکی نیشتیمانی قیادەی کۆمەڵگەکەکە ئیدارەی دەوڵەتیشەکە ئیسلامیەکی دەستپاک ئیسلامیە کە 5 هێزی سەرەکی لە دەستا گرتووە هێزی سەربازی هێزی اقتصادی هێزی دیموکراسی ناوخۆی و انتخابات و باوەڕبوون بەوەی کە ئەو خەڵکە فرەدی دیەکە قوڵەکەن و ئەتوانن بێنە مەجلیسێکەوە کاریزمایی ڕئیس جمهورەکە کە ئۆردۆغانە و ئەو تەلاحومە ئەو پەیوەست بوونەی لێوان شەعب و قیادەکەی خۆی ئەمە کە لە تورکیا ئەوە دروست بووە لە ئێرانە هەروە دروست بوو لە 1925 ڕەزاشا حکمی کرد و لە 1953 حەمەی کوڕی هاتەوە شوێنی دوای کە CIA هێنایەوە لە 79 ڕۆیشت و شۆڕشی ئیمام خوێنی سەرکەوت شۆڕشی ئیمام خوێنی و شۆڕشی گەلانی ئێران هەمویان ئەم دەوڵەتیان دروست کرد کە ئێستا بووە بە غول بووە بە دێوێک و ئەمەیە کە ئێستا ئێمە ئەبین بەژێر پێی فیلەکانی بۆچی ئەمان توانیان لە 79 ئەم دەوڵەتی خوان بەم شێوە زل هێزە دروست بکەن و بۆچی لە مەدای بە شەرتێک 8 ساڵ شەڕی عراق و ئێرانیان بەسەرا سەپی 32 وڵاتی یارمەتی عراقیەدا بەڵام ساڵانی شەڕی عراق و ئێران ساڵانی ئینتاجکردنێکی زۆر بوو لەبەرەوەی لەوێش قیادەیەکی حازمی جددی کە ئیمام خوێنی بوو و هەروەها دیموکراسیەک نیسبیەن کە خەڵکەکەی هێنا بۆ ژێر انتخابات و دروستبوونی مەراکزی قووە و زۆر لە ئەنجومەن جیاوازەکان کە ئێران تەبان تەشکیلەیەکی زۆر تایبەتی هەیە چونکە مەجلسی خوبرەگانی هەیە و مەجلسی شورای هەیە و مەجلسی ئەمنی قەومی هەیە و پەرلەمانی هەیە و ڕیاسی جمهوری هەیە و مەسلحەتی تەشخیصی نظامی هەیە و ڕەهبەر خۆی هەیە و والحاصل زۆرە مەراکزی قووە زۆرە بەڵام بۆچی ئەو تەوازوناتانیان لە نێوانە هەیە
بۆچی نەکرا ئەمانە لە مەدای 20 ساڵە بۆ نمونە ئەوان لە 79 هەتا 99 توانیان بگەنە مستەوایکی زۆر باش بەڵێ ڕاستەوان دەوڵەتن بەڵام بە قیاس بە نیسبی بۆچی تۆ نەتوانی بگەیتە یەک لە سەردەی ئەوان پاشان عێراق لە 1925 دروست بوو لە 1950 تا ئینقلابی جمهوریەکان کرا انقلاب لەسەر انقلابات کراو هەتاکو لە 2003 سەدام حوسێن و دەوڵەتەکەی پێچرایەوە شیعە بەم هەموو اختلافات و کە لە ڕقەی خۆیانەوە کە تۆپیان نا بە مەرقەدەکەی ئیمامی عەلیەوە کەەوە کاتێ لەگەڵ مقتەدا سەدرە دژ بوون بەڵام هەر ڕێگاشیاندا مقتەدا سەدر 10 کەسی غەربی لە وەزارەتی زراعەیە فڕان جێشی مەهدی دروست کرد بەڵام ئەوان نەهاتن جێشی مەهدی سەرکوب بکەن وەکو گیسکەکەی هەیاسی خاز وەکو گورگەکەی هەیاسی خاز جا لە کوردیا شتێکی ئاوا هەیە چیرۆکێکی وە کە هەر قەدیمیەکانی ژێڕنەوە کە پاشایە گوتی دای بە هەیاس یەکێ ناوی هەیاس بوو تەمان دیارە ئیاسە دای بە هەیاس وتی ئەم بەرخەم بۆ بگرە لای خۆت ئەم گیسکە بەس نەزیاد کا نەکەم دوای ئەوەندە ڕۆژە لێ دووەرەگرمەوە دوای مشتەیری کرد ئەگەر خواردنی نەداتێ لە ڕەبێ خواردنیشی زۆر بداتێ قەڵەوە بێ لەبەرەوە هات تەکبیرێکی بۆ کرد بێت چۆ گورجێکی بۆ پیا کرد خواردنی ئەدایە و بێت چۆ گورگەکەی پیشانەدای بۆی وەزنی دابەزێ لە ترسە ئابەم شێوێت چل ڕۆژەتەوە بووە تاکو تەسلیمی کردو بۆچی ئەوان توانیان مقتەدا سەدر بکەن بە گورگەکەی هەیاسی خاص بۆچی ئێوە نەتانتوانی قووەتێکی ئیسلامی ڕەسەن کە لە ناوتانە بوو بیکەن بگیتکەکەی هەیاسی خاص بۆ دوژمنانی خۆتان ئێستا حەشدی وحشی کە هاتوۆتە پێشەوە حەشتێک بەرامبەری ئەوەستایەوە کە باوەڕی بە تەوحید و جیهادەکە هەبوو کە بەسەر لاشەی ئەوانە ئەچوو بۆ بەهەشت هەر لە قازانجی خۆشتان بوو بۆچی ئێوە ئەوەندە جۆ قوڵاغی ئەوامری ئەمریکا بوون و ئەمریکانیتان ئەوەندە بە جددی تەنفیزە کرد لە کاتێکە ئەوان بووبوون بە دەوڵەتیش چووبوونە سەر دەوڵەتیش ئەو هەموو شتەشیان لە ئەمریکا وەرگرت و بە چەکی ئەمریکاش دژی ئێوەن جۆ بە ئەو ئەمریکانیشی نات جێشی پێدەن تەمانش ترسن بەڵام لە هەمان کاتەوەکو زۆران بازی لەگەڵ ئەمریکا کە هەست پێکەن لە شوێنەکە ئەمریکا دەستی شل بووە ئەمان دەست قایمترەکەن قاچی شل بووە قاچە باتە دواوە ئەمان یەکسەر دێنە پێش و بەس ئێوە حتا ئەگەر ئەمریکا خەوتوێ ئێوە ناتوانن هیچ شتێ بکەن بۆچی نەتانتوانی بۆچی نەتانتوانی ئەم کیانە قەومی کە بەدەستانەوە بوو ئەم هەموو خەڵکی ئەم هەموو خوێنەی دابوو ئەم شۆڕشە توولانیە یەک بە یەکانی پڕ بەرزنشێوی و مەئەساتی کورد بۆچی نەتانتوانی کیانێک دروستکەن ئێوە فاشل بوون لە چییە کوردایەتیوانان بۆی ئەمە کە باس یەکەم عەزیزانی من پوکانەوەی کوردایەتیە بە هەموو معنای کەلیمە ئەبێ بگەڕێن بۆ بەدیل ناڵم بەدیل لە ئیسلامیەکانە ناژڵم بەدیل لە قەومیەکانە بەڵام بگەڕێن بۆ بەدیلێکی نیشتیمانی ئەنجا دێمە سەرەوە کە ئایا بەدیلی نیشتیمانی چۆنە یعنی چی ئێمە چۆن ئیسفادەی لێکەین ئێمەی ئوسولی ئیسلامی ئەم کوردایەتیوانانە فاشل بوون لە دروستکردنی دەوڵەتی کوردی تەنانەت نەیانتوانی تەلەڤیزیۆنێکی مشتەرەکدانە نەیانتوانی هیچ شتێکی هاوبەشیان هەبێ لە 50 پەرلەمانەوە کەوتنە چێشمە چێشم بوو ئەو شەڕانەی کە نایانەوە لە ناو جەرگەی شارەکانی خۆمانە وێرانیانە کرد هەر لە ناو هەولێرە و هەموو ساڕ و خەبەر خەڵکی هەولێرە کرد پاشان نەیانتوانی لە ڕووی قەومیەوە دوو مؤتەمەری قەومی بگرن بۆ ئەوی کوردەکانی باکووریش و ڕۆژهەڵات و ڕۆژاواش بانکەن یعنی ئەوە تەسەورکەن کوبا فیدل کاسترۆ یارمەتی جەمال عەبدوناسری دا بە زەراعە پاپۆری زەراعی نارد بۆ جەمال عەبدوناسر لەژێر دانەوێڵەکانە هەمووی دەبابەیتیا بوو دوای جەمال عەبدوناسر یارمەتی شۆڕشی یەمەنی دا باشە بۆچی جەمال عەبدوناسر وەکو قەومیە گەتوانێ یارمەتی شۆڕشی یەمەن بدا شۆڕش دژی ئیمام یەحیا بۆچی ئێوە نەتانتوانی یارمەتی کوردەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاوا بدەن بە پێچەوانەشەوە زۆرتان فەخر پێوە کرد کە ئێوە نایەڵن ئاردیش بڕوا بۆ قەندیل بۆ پەکەکە جەعفەرە تووتەشەی وت وەڵا ئێمە هەموو شاخەکانی پێنجێنمان ڕووماڵ کردووە بۆی پژاک لێوە نەتوانێت هجووم بکاتە سەر ئێران ئێوە خزمەتکاری هەموو دوژمنێکی کورد بوون بۆیە نەتانتوانی کیانی کوردیش دروست بکەن فەشەل بوون لە ڕووی قەومی فەشەل بوون لە ڕووی دەوڵەت دروستکردنی دەوڵەت فەشەل بوون لە دروستکردنی یەک ئیدارە ئەنجا فەشەل بوون لە ڕووی
ئاڕاستەکردنی کۆمەڵگەکە، چونکە ئێوە بێقیەم بوون. ئێوە قیەمە ئیسلامیەکەتان محارەبە کردبوو کە هەزاران ساڵ بوو لە ناو میلەتی کووردا بوون. نەوە لە دوای نەوە لە سەری پەروەردە بوون. بەدیلەکەتان چی بوو؟ سەر لێ شێواو بوون. ئێوە ئەوانەی کەلاف و گەزافی مارکسیتان لێدا وەکو مەلا بەختیار هەموو بوونەوە بە وردە بورژوازی. ئێوە ئێمەتان بە ڕەجعیە زانی، دژایەتەکەی ئێمەتان نەکرد، بەڵام کوا ئێوە گەشتنە چ نەتیجەیەکتیایە. بەڵێ ئێمە ئەتوانین ئەم ڕەخنانە لەوان بگرین لەبەرچی لەبەر ئەوان لە ڕاستیە ئەو واقعیان دروست کردو کە هەموو خەڵکیەی بینن. پاشان ئێوە لە سەرباری ئەمەوە خەڵکتان چەند فەقیر کرد. موچە ئەڵێ وەڵای ئێمە بۆتان پاشەکەوتەکەین. ئادەی لەکوێ ئەنجا پاشەکەوتکردنەکەی؟ ئەم فێڵە وەکو فێڵەکەی سەدام حوسەین وابوو کە 25 دیناری تەبع کرد، هات لە کوردستان ئاڵتوونی پێکڕی. ئاڵتوون هەمووی گەیشتەوە دەستی عودەی، دوای 25ەکەی ئێلغا کرایەوە. مەلایین دینار بوو بە وەرەقە لە دەستی خەڵکە. خەڵک جگەرەی پێدا جرسان بە 25 دیناری. ئێوە ژاواتان لەو خەڵکە کردەوە. باش پاشان ئێوە کە فاشل بوون لە دروستکردنی دەوڵەتێکە، لە دروستکردنی ئیدارەی دەوڵەتێکە، ئیدارەیەکی هاوبەشە، لە ڕەنجدانێک یان کۆکردنەوەیەکی قەومی وەکو کورد، پاشان لە ئاڕاستەکردنی کۆمەڵگەکە و پاراستنی قیەمی کوردی، کوردستانتان کرد بە باخی بێپەرژین. ئەنواع و ئەشکال مخابرەت دێتون لە ناوە گەرادانێ، ئەنواع و ئەشکاڵی مخدرات و داوێن پیسی و خراپەکاری و شەبەکاتی لەشفرۆشی و داڕمانی ئەخلاقی و شیرازەپسانی خێزان و هەمووی ئێوە سەبەبن تایە. بۆچی نەتانتوانی ئەو دەوڵەتە قەومیە دروستکەن کە خۆتان لاف و گەزافتان بۆ لێتە؟ هەرحاڵ ئەوەی کە ئێوە دروستان کردووە هەلا کولی ناتوانمەوە بخوێنمەوە ئێستا. على كل زۆر کە بۆ من نووسرای ئاوە من لە دوورەوە ناتوانم بیخوێنمەوە، بچووکە ناتوانم بیخوێنمەوە. ئێمە مختصر مفید ئەگەر هەرچەند بینە سەر ئەوەی کە سلبیاتی ئەم تاغوتانە باسکەین هەرکەمە و ئێوە خۆشتان نەزانن، چونکە ئەوەندەی کە لەم مەدای چەند ساڵی دوایی ئەم 2-3 ساڵی دوایی بە موچە بڕین و بەوازهێنان لە خەڵکی و بە دروستبوونی ئەو دوو طبقەی هایلایڤەی کە ئەژی و ئەو طبقەی خوارە کە کرێخانووی پێنادرێ کە گەیشتنە ئەو ئەنجامە، ئەو خەڵک هەمووی ئێستا بینیوێتی. بەڵام ئێستا ئەبێ بڵین دوای ئەم کارە سات و ئاش بەتاڵەی کە ئەم جاریان یەکێتی کردی و هێنای بەسەر پارتیە، ئەم گورزەی کە یەکێتی لە پارتیدا وەکو سیوێکی ئابینەوە و شەشکە پارتی لە یەکێتیدا، ئەم ئینتیقامانەی جوود و جۆقت کە بۆ یەکتریان هەڵگرت بوو، ئەم کۆنەقینەی لە 66ەوە بەرامبەر یەکتریان هەبوو، ئەوا بە یەکتریان ڕشت و پشتی یەکتریان دا لە عەرز و وەکو دوو حەیوان کە شەڕەشۆقیانە یەکتری ماندووەکەن و میلەتەکەش پێی ماندوو بوو. سپارتاکۆسی چەپڵە لێدا، مەلیکی ڕۆمیش چەپڵێ لێدا بوو. ئەو دوو گایەی کە لە ناوەوە شەڕەبەرانیان بوو، شەڕەشۆقیان بوو، لە قازانجی قاسم برێمەر هاتەوە و لە قازانجی حەشدی وەحشی هاتەوە و زەختی تورکیاش زۆرتر بوو، زەختی ئەمریکا و ئێمالکردنی ئەمریکاش لەسەرتان زۆرتر بوو، زەلیلیەکەشتان زۆرتر چێشت. ئەوانەی لای یەکێتی زەلیلی تاریخ و زەلیلی بەردەستی قەومەکان زیاتر، مەسعود بەرزانیش زیاتر زەلیلی دیبلۆماسیەتی دەرێ بوو. خۆتان بەسەر خۆتان هێنا. ئێستا لەم واقعەیە کە کوردستان بەشێکی داگیر کراوە، داگیرکران بە معنای کەلیمە داگیرکران، بەڵام داگیرکرانێکی تایبەتیش ئێمە زیاتر عەقڵمان پێی ئەشکێ، ئێمەی ئیسلامی، چونکە بەرامبەرەکەمان مەزهەبیە، بەرامبەرەکەمان کە حەشدی وەحشیە، متەتەویعینی جیهادی خۆیانن، شەڕی مەزهەبەکەن لەگەڵ ئێمە. ئەوانەی ناتق ڕسمیان و جوابی ئیعلامە دەنەوە، ئەوەی کە ڕوودا و ئەوەی کە یان NRT مقابلەیانەکە لە کەرکووکیش و لە دووز و یا لە خانەقین و یا ئەمڕۆژ لە پردێ بە کوردی قسانە کرد و شیعان. ئەمانە جاش نین ڕۆیشت بن بوو بن بە جاش، ئەمانە شیعەی کوردی مەبدەئین، باوەڕیان بەو جیهادە هەیە کە سیستانی ئەعلانی کرد. بۆیە لەگەڵ حەشدی شەعبیە جوزئێکن لە حەشدی وەحشی.
حەشدی وەحشیش خۆی بریتین لە کۆمەڵە خەڵکیەکی متەتەوع کە بەو چەکانەی کە دەوڵەتی عێراق استیغلالەکەن بۆ ئەو تەنزیماتە جیهادیانەی خۆیان جیهادی خۆیان تەبع لەبەرەوەی ئێمە عەقڵمان باشتر پێی ئەشکێت تەقیمی دڕندەی ئەوان بکەین و چونکە ئێمە شارەزای دید و ڕێو مەزهەبیانین شارەزای ڕقی تاریخیانین هەروەکو کە شارەزای ئەنواع وشکاڵی شرکەکانیانی لەبەرەوە ئەو کەسەی کەوا بزانێت ڕوبەڕووی حەشدی وەحشی ئەبێتەوە هەر بەم گەندەڵانەی قەومی زۆر بە هەڵەدا چوو قیادە و قەواعیدی کوردایەتی ئەم شەڕیان پێ ناکرێت ئەش بینین چۆن لە کوردستان لەودی و لە ڕۆژهەڵات پووکانەوە 10 ملیۆن کورد لە بەردەستان نە دیموکرات نە کۆمەڵە نە ئەحزابەکانی تر نەیانتوانی چەند گوندێک بەدەستیانەوە بمێنێ نەیانتوانی تەنانەت لەسەر ئەرزی ئەمدی و سنوورە مەلعونەکەش وجودی خۆیان بسەلمێن هەر ئێران توانی زیاتر بۆیان بێتە پێش بە هاندانی خەڵکەکەی خۆشمان کە کردنی بە جاش عەقایدی لەبەرەوە ئەبێ زۆر بە نەزرەیەکی زۆر ئاقڵانە زۆر قاڵ و قوڵ بینەوەتیایە بزانین چۆن لە داهاتووە ڕوبەڕووی ئەم مەوجەی احتیلالە بینەوە ئەم احتیلالە تازەی ئێران بۆیە ئومێدەوارم ئیسلامیەکان ئەو بێخەمیەی کە هەیانە ئەو ترسنۆچەی کە هەیانە هەڵبەتە لە هەندێکە یان ئەو ئیهمالیەی کە هەیانە یان ئەو لائوبالیەی کە هەیانە وازی لێبێن و بزانن ئێمە لە هاتووینەتە سەر قۆناغێکی تر بەخوا قەسەم بەردەوام ببێ ئێوە لە وەزعی سووریا زۆر خراپترتان لێت باشە دەستخۆش ئەو کەسێک کە نووسیوەتی هەلێکی زێڕینە بۆ گەڕانەوە یعنی ئەوانەی کە شتم بۆ ئەنووسن ببورن کە زۆر ناتوانم متابعی نووسینەکانیش بکەمەوە لە هەمان کاتە چونکە تەرکیزم نامێنێ لێرە و ئەوانەی کەشتیژە نووسن زۆرن جاری واشێ بچووکە لە دوورە بۆم ناخوێنرێت و بەم عینەکە وتم ئێمە پێویستیمان بە دوو شت هەیە وەکو میلەتی کورد باس لەوە ئەەکەم ئێستا چونکە حاڵی ئێستای ئێمە بەرەو ئەوە ئەڕوا وەکو حاڵی فەڵەستینیەکانمان لێبێ وەکو حاڵی ئەفغانیەکانمان لێبێ لە زمانی سۆڤیەتە کە داگیر کرا حاڵی فەڵەستینیەکان ئەوەیە کە وڵاتیان داگیر کراوە لەلایەن ئیسرائیلەوە ئیسرائیلیش دەوڵەتێکی بەهێزە هەر نابینە بەهانەیان پێەگرێ و هجوومەکاتە سەریان قەومیەکانی بۆ خۆی هەندێک ڕاکێشاون و کردین و بە جاسووسی خۆی لە ڕێگای فەتح و عەلەمانیەکانەوە ئیسلامیەکانە چەوسێنێتەوە بەڵام ئیسلامیەکان وەکو پیاو لە مەیدانان بوێرن ئازان موەسساتی خۆیان دروست کردووە ناوچەیشیان بۆ خۆیان گرتووە کە نزیکی 2 ملیۆن نەفوسە کە غەزێ ئێمەش ئێستا داگیرکراوی ئێرانین دەوڵەتێکی بەهێزە بە جێیشەوە هاتووە بەرامبەرمان جێیشێکی عەقایدی خۆیەتی عەقیدەیان وەکو عەقیدەی جوولەکەکانە لە پاراستنی ئومەتی خۆیانە ئومەتی شیعەش ئومەتێکی عەقایدیە نە قیمەتی خاکەزانە نە قیمەتی شتی تر ئینتیمای عەقایدیان بەلاوە مهمترە لەبەرەوە شیعەیەکی بەحرەینی مهمترە لە کوردێکی ئێرانی دیندار کە لە خزمەتیشیاناوی ئەوان سەیری مەزهەبەکە ئەکەن لەبەر ئەوە ئەبێ بەم شێوەیە ئێمەش بەرامبەریان بوەستین بە دین و مەزهەب هاتوونەتە پێشەوە بە دین و مەزهەب بینە پێشەوە بە جیهادی خۆیان هاتوونەتە پێشەوە بە جیهادی خۆمان بینە پێشەوە و ئەو کەسەی وا ئەزانێ ئەم شەڕە شۆقە بە کابرای قەومی فاشلەکرێ ئەوە تا نەتیجەکەی وەکو دەحلان و ئەبوشباک کەوتنە بەردەستی قاسم برێمەر و کوردایەتێکیان پێفرۆشت دوکانەکەی عەلافە مفلیسەکە کە یەکێتی بوتم ئەوە فرۆشتێتی و پاسەکەش ێستا نازانین مەسعود بەرزانی بۆ کوێی لێخوڕی قەبیلەکەشی هەرتیا و خەڵکەکەش هێشتا هەر چەپڵە لێدا خۆی پیا هەڵە ڕۆسکێنەوە زانە بەرەو دەوڵەتی کوردی ئەڕۆ ئەبێ ئەو وەهمانە لە سەرتان بێننە دەرەوە ئەبێ باوەڕتان بەو هەبێ کە هەستانەوەمان بە بەدیلێگەکرێ بەدیلێک کە قەومیەتی پێوە نەمابێ جارێکی کە ناکرێ ئەم خەڵکەمان هان دەینەوە بە حرەکەتێکی قەومی کە حرەکاتی قەومی لە هەموو عالەمە کۆتایی پێهاتوو باسیشم کردوتم چۆن جۆرج بۆشی باوک کەوتی ئێستا سیستمی نوێی جیهانی یعنی دیموکراسی و مافی ئینسان و سەرمایەداری پێویستە بڕواتە پێش ئەمەی کە ناونرا عەولەمە گلۆبالیزیشن لە ڕاستیە خۆی ئەمریکایی کردنی خەڵکیە ئەوەی کە ڕێی لێگرێ بە قووەتەکانن
وەکو چین و رووسیا و ئیتیحادی ئەوروپی ئەوان ئێمە بین بە ژەردەستی ئەوان بەڵام ئێمە خۆمان کەم نین ئیرادەشمان کەم نی بەهێزیشین ئیسلامەکەشمان بە قووەترمانەکە بۆیە پێویستە لەم لای ئێمە ئیسلامیەکان ئیسلامیەکی نیشتیمانی هەست بەرز کە بتوانێت قەزیەی کوردایەتیەکە و خەباتە توولانیەکەش ئیدامە پێ بدە نەکوا بزانین هەر لە ئێستا بڕێن ئەو خەباتی پێشوە هەمووی کوفرە و ئێمە لە سفرەوە دەست پێ بکەین نا لە خەباتی ئەو خوێنەشەوە ڕاستیەکەینەوە دەست پێکەین هەروەکو چۆن حەماس بەردەوامبوونی خەباتی فەڵەستینیەکانە بەڵام لە هەمان کاتە خۆی وەکو مؤسسات و حرەکەتێکی گەورە هاتۆتە پێش بە جەیشی بە مخابراتی بە اقتصادی بە ئاڕاستەی کۆمەڵگەکە بە ئیدارەی شەڕ بە ئیدارەی مجتەماعەکەی بە ئیدارەی دەوڵەتی بە مفاوەزات لەسەر هەموو مستەوایەک ناویشی لە لیستی تیرۆرە بەڵام ئەزانێ ئیشکە ئەشتوانێ ئیشکە ئیرادەشی هەیە ئیشکە ئێمە پێویستیمان بەم جۆرە تەفکیرە هەیە ئیسلامێکی نیشتیمانی لە بەرامبەرە ئەوانەی کە قەومین دوای پوکانەوەی کوردایەتیەکە پێویستیان بەو دید و تێڕوانی نەوشیروا مستەفا هەیە کە دید و تێڕوانینێکی کوردانەی نیشتیمانی بوو نەک کوردایەتیەکی غوڵوو کە پێی وابوو ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد خاوەن مافین و ئەبێ بڕۆین بە دوای ئەم خاوەن ئەم مافانەیە ئەمە تەواو بەڵام نەک وەکو قەومیەتێکی یەساری کۆن ئەوەی پێشوو زمانی بەسەر چوو چونکە نەوشیروا مستەفای وت کۆمۆنیستی ئەیوو سۆشیالیزمی تۆپی حتا بە جەلال تاڵەبانیان لە سۆشیالیزمی تۆپی باشە ناتشێ بە کەرێکی تۆپی و مسابقەیەک لەم زمانەیە بکەینەوە لەگەڵ حەشتی وحشی بەڵام قەومیەکانیش زۆرن ئێمەش نابێ خەیاڵ پڵاو بین و ئەبزانین مادام ئیسلامین ساحەکە بۆ ئێمە چۆڵ بووە نا ساحەکەش چۆڵ نەبووە مؤسساتیشی تایە مەراکزی قۆشی تایە قەومیەکانیشی هەرتیا ماون بەڵام قەومیەکان پێویستیان بەوە هەیە حرەکەتێکی نیشتیمانی دروست بکەن کە باوەڕی بە ئیسلامەکە هەبێ باوەڕی بەوە هەبێ کە ئیسلام هەویەی کووردە ئەمما ئەگەرەوانە وەکو پارتی وێچێتی بکەونە محارەبەکردن ئێمە ئەوانیشە خەینە کەنارەوە و بە پشت و درێژی خۆمان بە پشتیوانی خوای گەورە دێینە پێشەوە بۆ ساحەک بەڵام ئێمە وەکو حەماس بیرەکەین وەکو حەماس ئەڵێین قەومیەکانیش ضرورین و وجودیان هەیە چونکە بە هەردوو لامان دژی ئەم ئیحتیلالی ئیسرائیلی ئەبینەوە وەکو ئەوان چۆن ئیحتیلالی ئیسرائیلێکە ڕوبەڕووی ئەبنەوەش ئیحتیلالی ئەم قاسم پرێمەرە ئەبینەوە ئیحتیلالی ئێرانی ئەوەش زۆر ضروریە لە تەفکیری هەردوو لامانە بچەسپێ نەجارێکی تر هاوکاری و تەئید و هاوسەنگەرێتی لەگەڵ قەومیەکانە ئەگرینەوە ئەگەر وانە بوون احترامی ئیسلامەکەیان نەگرتین ڕێگایان بە وجودی خۆمان نەدا حەزفیانەکەین و یان خەینە کەنار گوێ بە هیچ شتێکیان نادین و لە هەمان کاتیشە ئیسلامیەکەی ئێمەش نە ئیسلامێکی نێودەوڵەتیە نە ئیسلامیەکی وەکو قاعیدەیە وەکو دەولێ ئیسلامیەکی نیشتیمانی کوردستانیانە کە بتوانین ئیدامەی ئەو خەباتە بدەین و باوەڕیشمان وایە ئێمە ئیمارەتەکەی باب و باپیرانمان دروستکەینەوە هەر یەکێک لەو ئیمارەتانە سەرکەوتوین با نەبژین بە دەوڵەت با پەرلەمان هەر معەتەڵ بێ خۆ شورایەکمان پێ دروستەکرێت لە ئیمارەتێکە لە ناوچەیەکی کوردستانە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە خۆمان چۆنە توانین لە خزمەتی خەڵکەکەمان بین نەک بە طەبەقەیەکی فەوقی طەبەقەیەکی بورجوازی طەبەقەیەکی دیکتاتۆری طەبەقەیەکی فرعونی طەبەقەیەکی لاوبالی طەبەقەیەکی مستەهتر کە گوێ بە هیچ قیمە نەدا کە بەرامبەر میلەتەکەی خۆی هەیەتی ئەنجا کەی ویستی بیفرۆشە کەی ویستی بیکڕێ ئەوە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە بۆیە من داوام لە برابەڕێزەکانی خۆم ئەوەیە لە ئەهلی ئیسلام بین سەر لە نوێ بە تەفکیرێک بە ئاسۆیەکی بیرکردنەوەی بەرفراوانترەوە ئەمجارە بیرکەینەوە لەم بارودۆخەی کە 5 ڕۆژە بەسەرا هاتوو لە 16 دەی 2017ەوە ئەمە فاسڵێکی ترە پێویستە بە دیدێکی تر پێناسەیەکی ئەو واقعە بکەین کە هاتۆتە پێشەوە بۆیە من ئێستا ڕووی قسەکەم ناکەمە قەومیەکان کەوتم قەومی نیشتیمانی لەسەر نەمەتی نەوشیروا مستەفا دروست بێ شەرتیش نییە خۆ من بەرنامەیان بۆ دانانێم دید و ڕێبازیان بۆ دەن خۆیان نەزانن بەڵام گرنگ ئەوەیە بەشێک بێ لەوەی کە احترامی ئیسلامەکەمان ئەگرێ باوەڕی بەو دیموکراسی خۆی هەبێ کە لاف و گەزافی بۆ لێدەن باوەڕی بەو دیموکراسی هەبێت کە ئێمەی ئیسلامیان
پێویستە وجودمان هەبێ وەکو وجودی ئەوان. هیچ کەسە نابێت لە کەسانی ئێمەشا لە سج نابن لە کاتێکە ئەوان حڕن. ناشکرێ ئەوان سەرۆت و سامان و دەسەڵات و پارە و زەمەنیان بەدەستەوە بێ و ئێمە مەحرومین لە هەموو شتێ دوایش بڵێن وەرن انتیخاباتەکەین. چۆن شتی واکرێ؟ لەبەر ئەو جەناحی قەومیە ئەوە لێ ئەگەڕێن بۆ خۆیان مەشروعی خۆیان بێنە پێشەوە. جەبهەی ئینقازی بۆ دروستەکەن وەختێک هەندێک اقتراحی کردو بۆ نمونە چۆن نەتوانێت خۆی حرەکەت کە. ئەمما ئێمە لە تەرەفی خۆمانەوە بەم شێوێ بیرەکەین و ئەشمانەوە لە داهاتووە مناقەشەیەکی زۆر بەرفراوان بکەین لەگەڵ پیاوچاکانی ئەم خەڵکەی خۆمان کە الحەمدوللا ئێستا خەڵکانێکی زۆر تێگەیشتون ئەزمونێکی باشیان لاکۆ بۆتەوە. بۆیە ئەمەوێ یەکەم کە ئەڵێم ئیسلامێکی نیشتیمانی ئێمە هەر باوەڕمان بەوە هەیە کە نیشتیمانەکە بکەینەوە بە دارالئیسلام، یعنی مانە شتێکی استراتیجی قیامەتین. ئێمە تەنازل ناتوانین لەوە بکەین لە مەسەلەی کوفر و ئیمانە ناتوانین تێکەڵیەکیان کەین. ئێمە کوردستانمان پێ دارالکوفرە لەبەر ئەبێ بیکەینەوە بە دارالئیسلام، هەوڵیش بۆ ئەمە ئەدەینەوە. لە یەکەم چوارچێوەیەکی فکری گشتی ئەهلی سونەت و جەماعەتمان هەبێت کە ئەو کۆمان کاتوە، نە ئەو توندڕەویەی مەدخەلیەکان دژی سۆفی، نە ئەو توندڕەویەی ئەشکەوتیەکان دژی خەڵکێکی تر، نە ئەبەو شێوە تونند و تیژەی کە هەریەکە لە عاسی خۆی ئەوی تر ڕەفزکە. یەکەمین خاڵ کە لەسەری کۆبینەوە ئەوەیە کە ئێمە بڕوامان بە فرەدیدیەکەی ئەهلی سونەت و جەماعەت هەبێت. کەوتراوە ئەهلی سونەت و جەماعەت ئەم 5 گروپەی گرتوۆتەوە بەرامبەر شیعە. ئێستا ئێمە واقعەکەمان وایە شیعە بەرامبەرمانە. ئەم شیعەیەی کە هاتووە حەشدی وەحشی لە سۆفیەدا، لە ئەشعەریەدا، لە ماتۆریدیەدا، لە معتەزیلەدا، لە ئەهلی حەدیسەدا. ئێمە کاڵێن ئەهلی سونەت و جەماعەت ئەم 5 ئەم 5 مەجموعەیە کە لە ضمنە هەموویان لە چوارچێوەی ئەهلی سونەت و جەماعەتە بەگشتی کۆئبنەوە. ئەگەرچی ئیمامی ابن حەجەر بۆ نمونەیە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خۆیان لێ بێ کە ئەفەرموون ئەهلی سونەت و جەماعەت مەبەستیان ئەشعەریە، بەڵام ئێمەش کە ئەڵێن و ئەهلی سونەت و جەماعەت لە ئەسڵا ئێمەش مەبەستمان ئەهلی حەدیسە کە ئێمە لەسەر ڕێبازی سەلەفە ڕۆین، هی مەنهەجەکەی ئەهلی حەدیس. ئەهلی حەدیس و ئەشعەریەکان و ماتۆریدیەکان و معتەزیلە و گروپەکانی سۆفی کە ئەوەی لە دائیرەی ئیسلامەکە دەرنەچوو بن هەموویە هەر یەکێک لەم 5 مەجموعەیە بە شەرتێک لە دایرەی ئەهلی سونەت و جەماعەت دەرنەچوو بێ. بڕوامان بەمە هەبێ لەسەر ئەم ئەساسە کۆ ببینەوە، چونکە بەرامبەرەکەمان ئێستا بووەییەکانن. تۆ نابێ ئێستا وا حساب بکەیت دەوڵەتی فاتیمی هاتۆتە سەرت بۆ حکومکردن تۆ وابزانی لە ئەشکەوتێک کە ئەتوانی مواجهەی ئەمە بکەیت. تۆ بێ حرەکەتێک بە ئومەتەکەت بکەی، ئومەتەکەش بریتە لەم چوارچەوەی ئەهلی سونەت و جەماعەت. بۆیە پێویستە لەسەر ئەم ئەساسەیەک بگرینەوە، نەک لەسەر ئەساسی ئەوەی یەکگرتو بێ بانگمان بکە بڵێت تەئیدی بەڵێکەی پارتی بکەن بۆی بینە پێشەوە بۆ انتخابات. وەرن لیستی ئیسلامی دروستکەین بۆ انتخابات چەند کورسی بهێنین و چۆنی تەوزیعکەین. ئێمە لەسەر ئەو شتانەیەک ناگرین. بۆیە ڕووی قسەکەشم ئینشاڵڵا بە نووسی نژەی نووسم بۆتان، ڕووی قسەکەم لەو مسلمانە سەر بە خۆیانن کە لە مەدای ئەم 15 ساڵەشا گەورە بوون و پەروەردە بوون و ئەزمونیان وەرگرت و شارەزای ئیسلامەکە بوون و یا واقعەکەیان ناسیوە یا ئێستا هەست بە کارەساتەکەکەن. آخر ئێمەش لە قیامەتە مەسئولین لە خەڵکی دووز، لە خەڵکی کەرکووک، لەو خەڵکە بە سەبرە، لەو خەڵکە ئازایە، لەو خەڵکە جوامێرەی ساڵەهای ساڵە لەو سەر حدودی بینی ئێمە و عەرەب، ئێمە و شیعە معاناتە چێژێ بە فەقیری، بە داماوی، لە کاتێکە هەموو ئومێدێکی ئەوێ لە هێزێکی هاوبەش پێیاکەن و بێ لە سەرمان کات. بە چێژەڵێ بە کوردایەتیوانانی فاشل کە شکستیان خواردووە. لەبەرەوە زۆر زەروریە مراعاتی ئەمە بکەینەوە. باش ئەڵێ پرسیارێک هاتووە، ئەڵێ تۆ بۆ فتوایەک نادەی بۆ شوێن کەوتوانی خۆت کە بتوانن ئەوانیش کە جیهاد بکەن. باش ئەڵێ ئێستا حەل چییە؟ بڵێ ئەمە طبعاً هەرچەنە قسەکە ئێستا پێبڕین، بەڵام ناشێ ئێستا بڵێن باشە فەرمو ڕوبەڕووی حەشدی وەحشی ببنەوە جیهادە. باش چۆن، لە چ زەمانێک و لەکوێ، بەچی؟ ئەمانەی کە ڕایان کردووە لە دەستیان ئەڵێن دەبابەی ئەبرامزیان پێ. ئێ باشە تۆ کلاشینکۆفێک هەڵەگریوە ڕووی بەرامبەریان ئینتیحارێکە بۆ خۆتیان نا. پاشان ئەگەر وتمان باشە جیهادە ئێستا بەرەنگاریان بوەستنەوە،
لە هەولێر 4 مەجموعە و لە کەرکووک 4 مەجموعە و لە هەڵەبجە 5 مەجموعە و لە کەلار 5 مەجموعە و لە سلێمانی 5 مەجموعە بڕوە دوایی وەکو سووریامان لێ دێ. یعنی وەختێک گەزانین ئێمە لەم کیانە جغرافیە بچووکە کوردستانە وەختە گەزانین 20 گروپی جیهادیمان بۆ دروست بوو. ئەنجا ئەو کاتە ناتوانین قسە بکەین پێکەوە، چونکە ئەو کاتە فەرماندەی هێزێکیان کە لە کەرکووکە ناتوانێت قسە بکات لەگەڵ فەرماندەی هێزەکە لە کەلارە. خۆشتەکانیش نابێ بە فەیسبوک و بە جیهاز قسە بکەینەوە. ئەبێ پێش ئەوەی ئەو مەرحەلەیە بێ ئێمە بیر لەم گردبوونەوەیمان بکەین. بۆیە دێمە سەر نقطەکەی خۆم. ئەڵێم بەدیلی ئێستای ئێمە کە ئەبێ ئیشی لەسەرکەین ئەمەی خوارەوەیە. یەکەم کۆبوونەوەمان لەسەر مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەت کە مەبەستم لێ ئەهلی مزگەوتە، ئەوانەی کە ئەهلی حەدیثن یعنی سەلەفی، ئەوەی ئەهلی حەدیثە و ئەوەی ئەشعەریە و مەلاکان، ئەوەی ماتۆریدیە ئەوەی بڕای بەوە هەیە، ئەوەی معتەزیلەیە قورئانیەکان و هەر کەسێکی تر کەیڵن، ئەوەی کە سۆفیە، هەڵبەتە سۆفیش لە زمانێکە باسی یەکەمەوە کە سۆفیەک نەبێ وەکو حەلاج بێ بڵێ وحدەت الوجود باوەڕی بە وحدەت الوجودە. ئەم 5 گروپ و 5 مەدرسە و 5 تەوەجوهە کە بڕوامان بە فرەدیدی خۆمان هەبوو ئەم 5ەمان بۆ کۆبێت و ئەتوانین هێزە دروستکەین و بەرامبەرم هێزەی ئەمان. بۆیە لە کۆنیشەوە کەوتراوە ئەهلی سونەت و جەماعەت ئەگەر لە ناو خۆیان پێناسەیان کردبێ مەبەستیان لە ئەهلی حەدیث بووە، یان ئەوەی ئیمامی ئیبن حەجەر مەبەستی لە ئەشعەریەکان بوو. بەڵام ئێمە ئێستا کە ئەڵێن ئەهلی سونەت و جەماعەت مەبەستمان لەم کۆبوونەوەی 5 گروپ و 5 مەدرسە ئەوانە. نەک سۆفی تەمان مەبەستم لە خەواریج بوو ببورن. ئەهلی حەدیث و ئەشعەری و ماتۆریدی و معتەزیلە و خەواریج، چکە سۆفی ئەشێ لە هەموویانە هەبێ جگە لە ئەهلی حەدیثەکە، چکە سۆفی ئەشعەری هەیە، سۆفی ماتۆریدی هەیە، سۆفی هەیە، معتەزیلە، سۆفیش هەیە کە لە زمنی خەواریجە هەر حساب کراوە. مەبەستەکە لێرە ئەوەیە کە ئەو کەسەی کە ئینتیمای هەیە بۆ ئەم 5 مەدرسەیەی ئەهلی سونەت و جەماعەت کە بەرامبەر بە شیعەن، ئەوە یەکەم شت کۆب بینەوە لەسەرەوە. دووەم، ئەهلی حەل و عەقد لەناو خۆمانە ئیختیارکەین. کۆبوونەوەی ئەهلی حەل و عەقد ضەروریە کە وەکو پەرلەمانێکی لێدێ بۆ خۆمان. بۆیە ناڵێمەوە پەرلەمان، چونکە ئەوەندەیان باسی پەرلەمان کردبوو بە شتێکی داوەشا و هەرچەنە خۆی شتێکی هەر هی ئێمە نییە، هەر زاراوەیەکی خارج لە ئومەتی ئێمەیە. بەڵام ئەهلی حەل و عەقدەکەی خۆمان هەموو شتێکی لەسەر دروستە بێ. حتا کە زمانە خەلیفە نامێنێ خەڵگە بێ بگەڕێتەوە لە ئەهلی حەل و عەقد. حتا ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ یا ئیمامی جوەینی ڕەحمەتی خوای لێبێ لە غیاث الئومەم الغیاثی ئەفەرمێ حتا ئەگەر ئەهلی حەل و عەقدیش پەرتەوازە بوو بوون خەڵگە بێ هەر بگەڕێتەوە بۆ لای ئەو کەسەی کە بەشێکی لە شەرعەکە خوێندووە، حتا ئەگەر فەقێیەکیش بێ بە بگەڕێنەوە لای ئەو، چونکە ئەو لە دینەکە شارەزاترە وەک لە خەڵکەکەی تر. لەبەر ئێستا لەم ملماتانەیە کە ئیمامی جوەینی ئەفەرمێ، لەم نازیلەیە وەکو ئەهلی فقه ئەفەرمون، لەم نازیلە گەورەی کە بەسەر ئومەتەکەمانە هاتووە لە باشووری کوردستانە پێویستە ئەهلی حەل و عەقد کۆ ببنەوە، پەیوەندیمان بە یەکترەوە هەبێتەوە. ئەوەش بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەبێ بکرێت لە مەدای چەند مانگێکی داهاتوو. ئەم شەڕە زۆر توولانیە، وا نەزانن هی هەفتە و 2 هەفتەیە. دەبەڕێگراچوون و ململانەی ئەو تاغوتانە حەشدی وەحشیە و ئەمریکایە و ڕێگادا بێتە پردێ ڕێگانادا سەر و ترکەوێەوە هەموو مەساڵحی خۆیانە، هەرێکە تەختیتی خۆی هەیە و یەکە جوغرافیای خۆی هەیە و ڕێیەکەون لەسەر ئیتیفاقەکان. ئەوە جێیشی هێنایە سەر ئەم حدودە، پێویستە لەم حدودە بوەستێ، ژینە تیارە لە ئاسمانەوە لێدا و مەجبوریە کار ڕاکات و ڕاتەوە دواوە. ئەوە تەوازوناتی قووەتەکانن. ئێمە ئێستا ئەو قووەتەمان نییە بچینە نێوانی ئەو تەوازوناتانەوە. لەبەرەوە نابێ وا بزانین فتوای جیهادەوەی یەکسەر مادام ئەوانە هاتوون شیعەن و احتیلالن و جایزە بەرامبەریان بۆسین و بە تەکید طبعاً جایزە بەرامبەریان بۆسین، قیتال و قەتل و قیتالیان بە هەموو شێوەیەک هەر جایزە. بەڵام ئێمە نابێ شەڕێک بکەین کە خۆمانی تیافەوتین و بە بەلاش و حەلاش شوێن ئەسەرمان دیار نابێ، وجودی خۆمان ناسەلمێنین. ئەبێ ئێمە عەقڵمان پێی بشکێ وەکو حەماس بتوانین ڕوبەڕووبوونەوەی ئەم احتیلالە بکەین، هەروەکو کە حەماس چۆن توانی بەرهەڵستی 3 هجومی ئیسرائیل بکە کە ئەو هەموو شەڕە خۆمان بینیمان چۆن بەرامبەر بە ئەهلی غەزەی خۆڕاگر، بەرامبەر بە حەماس و قیاداتی حەماس چۆن ئەو هەموو شەڕی کردی، مخابەراتی، شەڕی عەسکەری، شەڕی موسادی ئیسرائیلی، شەڕی اقتصادی، شەڕی دیبلۆماسی، شەڕی حەساردان، هەموو جۆرە مقاومەیەکیش بەڵام لە هەمان کاتیشە کرایەوە بەرامبەریان و میلەتێکی خۆگر و ئێمەش لە میلەتی فەڵەستینی نەدواکەوتوترین.
نە ئازایەتیمان لەوان کەمترە نەوەعیشمان لەوان کەمترە بەڵام ئێمە پێویستە لە ناو خۆمانە ئەم بەدیلە دروستکەین یەکەم ئەهلی سونەت و جەماعەت دووهەم ئەهلی حەل و عەقد کۆ ببنەوە سێهەم پێکهێنانی پەیکەرێکی ڕێکخستن بۆ ئەو وزە و تاقانەی کە لێمان کۆبنەوە ناڵێم حیزبایەتی ئێمە ئەهلی حەل و عەقد قیادەی حەرەکەتی ئوممەتێک بکە ئەم ئوممەتە کە لێمان کۆبنەوە بڵێ 100,000 لێمان کۆبووە ئەم 100,000 پێویستی بە ڕێکخستن هەیە پێویستی بە تەسەلسولێکی هەرەمی هەیە پێویستی بە ئیدارات هەیە بە دیوانەکان هەیە دیوانی ڕێکخستن و دیوانی مالیە و دیوانی ئەعلام و دیوانەکانی تر پێویستە ڕێک بخرێن هەمووی ئەنجامە سەربازیەوە مە ئەمنیەوە مە ئەعلامیەوە پێگەیاندنە و لەو بابەتانە کەوابوو یەکەم کۆبوونەوەمان لەسەر منهەجی ئەهلی سونەت و جەماعەت ئەنجا کەواژەڵێم ئەوەی کە مەلایەوەی لە یەکگرتووایەوەی لە کۆمەڵەوەی لە بزوتنەوەیە ئەوەی مەدخەلیە گروپەکانی مەدخەلی بەجیان ئەوەی مسلمانی سربەخۆیە هەر کەسێکەیە ئەوەی کە هەستی بەرزە لەوەی کە هەست پێەکە لافاوێکی ئیحتیلالی عقائیدی بەسەرمانە هاتووە ئەگەر لێی بێ دەنگ بین و مقاومەی نەکەین دوای فترەیەکی کە لە جیلی دوو هەما مناڵەکانمان هەموو بەردەمۆرەدانن بۆ نەشکردن هەرچەنا ناگاتە ئەو ڕادێت چونکە کورد دیواری نەفسی لەگەڵیانە لە 79 شۆرشی ئێرانی سەرکەوتووە لە هەموو کوردستانە 79 کەس نەبووە بە شیعە ئێمە ئەگەر دەسەڵاتی ئێرانمان بگرتایەتە بەردەست و دەوڵەتی سونی بووینایە 7 ملیۆن و نیوی ئەوانمانە کرد بە سونی چونکە ئێستا ئێمە لە ژەردەستی ئەوانیشان خەڵک لە کەربەلا و نەجەف لە نەجەف لە زوبێر لەو شوێنانە کە تێکەڵیانن شیعەکە بە سونی ئەوان شتێکیان پێ نییە هەتاکو بیدەن بەڵام ئەوان مەکریان پێ فێڵیان پێیە بزانە چۆن لەگەڵ ئەڵمانیەکانە یەکیان گرت بزانە چۆن لەگەڵ دەحلان و ئەبوو شباکی وڵاتی ئێمە لەگەڵ مسز ڕیچە چۆن یەکیان گرت و کارە ساتەکەیان بەسەر ئومەتەکە هێنا لەبەر خاتری خۆیان لەبەر دوکانەکان ئیفلاسی کردووە ناشیانەوە اعتراف بە ئیفلاسەکە بکەن کۆبوونەوەمان لەسەر منهەجی ئەهلی سونەت و جەماعەت دروستکردنی مەجلیسی ئەهلی حەل و عەقد پێکهێنانی پەیکەرێکی ڕێکخستنی گشتی هەڕەمی مەرکەزی بۆ ئەتباعەکان و بۆ بەگەڕخستنی وزەکان دیاریکردنی قۆناغەکانی کارکارە بەدەستە جەمعی دیاری بکەین لە مەرحەلەی یەکەم بۆ نمونە مەرحەلەی گردبوونەوەمانە قەناعەتبوونمانە بەم ئەو تەشەڕدمەی کە تیامانایە ئەو شپڕێوەی کە هەیە ئەو گەڕەلاوژەیەی کە هەیە ئەو تەکفیرەکە ئەو لەگەڵ ئەو نابێ ئەو لە پشتسەری ئەوە نوێژ ناکە جارە ئەمە پێویستی بە مەرحەلەیەک هەیە بۆی بگەینە کۆلکە هاوبەشەکان کە مناقەشەیەکەین لەگەڵ یەکتری بڵێن لەسەر ئەمە متتەفیق بین دوای ئەمە کە ئەمە بۆ ئەمەمان بۆ دروستە بێ ئەنجا دەینە سەر ئەوەی کە قۆناغەکانی ئیشکردنمان چۆن دیاریکەین قۆناغی یەکەم چۆن ڕوبەڕووە بینەوە قۆناغی دووەم قۆناغی سێم و هەروەها چۆن بتوانین بزاوت بە ئەهلی حەل و عەقد بکەین بەم منهەجە و بەم خەڵکی کە لێمان کۆ بێتەوە بەرەو تەمکین یعنی تۆ دەسەڵاتداری کوردستان بی و بیکەیتەوە بە دارالئیسلام بیکەیتەوە بەو ئیمارەتەی کە ئەم خەڵکە لە نان و ئەمانیان بۆ تەوفیرەکەی ئەوەش ضروریە لەسەری متتەفیق بین چونکە ئێستا بۆ نمونە من بۆ خۆم بڕام بەوە هەیە کە سنووری من کۆتایی دێ کە سنووری بەرامبەرەکەم کۆتایی دەست پێەکە سنووری بەرامبەرەکەم چێە مسلمانە یا غێر مسلمان ئەگەر کافرێکیش بوو یا کافری محارب یا کافری مسالیمە کافری محاربیش بێ کە بەرامبەرم وەستاوەتەوە بە جەنگ کە دیل کەوت مافی لەسەر مەدیسان وەکۆبسە کە بەرامبەریشم وەستاوەتەوە ئەبێ حساب بۆ جۆری کوشتنەکەشی هەر بکەمەوە هەمووی ئەحکام هەیە لەسەر ئەمانە ئەوەی کە کافری مسالیمیشە حدودی من کۆتایی پێدێ کە حدودی ئەو دەست پێکە ئەمە یەزیدیەوە کۆمۆنیستەوە مەسیحیەوە جوولەکەیەوە هەر کەسێک کە هەیە ئەوانە ئازادی خۆیان هەر ئەبێت یا هەبێت دوای ناشێ من نان و ئەمانی لێ ببڕم لەبەرەوەی ئەو لەسەر ئەفکارێکی ترە ژینا من هەمان غەڵەتی پارتیەکێتی تکرارەکەم ئەگەر بە تەسکەی حیزبی ئیشکەم بۆیە زۆر ضروریە بە چاوێکی کراوەوە بە هەستێکی مەسئولێتی بەرزەوە بە سینە فراوانیەکی زۆرەوە ئەم کۆڵە قورسە هەڵگرین لەم مەرحەلەیە هەتا ئەیگەینین بە جیلێکی تر خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ هەروەکوتیشم قسەکەم کە ئەمڕۆ بۆ ئیسلامیەکان بوو بۆ دروستکردنی ئەو ئەهلی حەل و عەقدە بوو کە بتوانین ئومەتەکەمان کۆ بکەینەوە سەر لەنێو و ببین بە پیاوی ئەم مەرحەلەیە لە هەمان کاتیشە باوەڕمان وایە قەومیەکانی دەتوانن کۆ ببنەوە لەسەر ئەساسی قەومیەتێکی نیشتیمانی لەو جۆرێکە نەوشیرۆ مستەفا داوای کرد
ئەڵێ ئێستا حەل چییە؟ بۆچی مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین هیچ قسەیەک ناکەن؟ طبعا پرسیاری دووهەم بەشی دووهەم هەربێ لە مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین بپرسیتەوە. من طبعا ناتوانم لە جیاتی ئەوان جواب بدەمەوە بۆچی قسە ناکەن. بەڵام ئێستا حەل چییە؟ وتم حەلەکە من ئەمەیە بە نەزەری من. یەکەم کۆبینەوە لەسەر منهەجی ئەهلی حەل و لەسەر ئەهلی سونەت و جەماعەت، واتە ئەم پێنج مەدرسەیە، مەدرسەی ئەهلی حەدیث، مەدرسەی ئەشعەریەکان، ماتوریدیەکان، معتەزیلەکان، خەوارج. ئەنجا وتیشم کاڵم سۆفی لە هەمویانە هەر هەیە. ئەمە یەکەم کۆبینەوە لەسەر ئەم منهەجە. دووهەم ئەهلی حەل و عەقد پێک بێنین لەناو خۆمانە. سێهەم پەیکەرێکی تەنزیمی دابڕێژین، واتە ڕێخستنێکی گشتی بۆ خۆمان کە وزە ورەکان بتوانین بەگەڕ خەین هەریەکە لە بازنەی مؤسساتیە، حرەکەتێکی مؤسساتی دروست بکەین. پاشان وتم قۆناغەکانی ڕێگامان دیاری بکەین و پاشان بزانین بەرەو تەمکین چۆن نەتوانین ئەهلی حەل و عەقد ئەم ئومەتەی خۆی پێشخۆیدا و یا پێشیان کەوێ هەتاکو ئەگەنە تەمکین. خوای گەورە فەرمووی الذین ئین مەکەناهم فی الأرض ئەقاموا الصلاة. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، سەلامەت و سەرکەوتومان بکە، وەسینە فراوانیش بن بەرامبەر بە یەکتری، بەڕەحم بن بەرامبەر بە یەکتری، بشزانن ئەمە پشت و درێژەیەکی زیاتری ئەوێ بە حەول و قووەتی خوا ئەم قۆناغەژە بڕین. ئەوانەش ناتوانن زاڵ بن بەسەر میلەتی کووردا. میلەتی کوردیش زۆری تری لە قاسم برێمەر ئازاتریش بەزاندووە، هەر لە تەتەر و مەغوەلەوە هەتا ئەگاتە سەلیبەکان و هەتا ئەگاتە حیزبی بەعس و غازی کیمیاوی، حەشدی وەحشیش ناتوانێت بگاتەوە ئەو مستەوایە. بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەهلی ئیسلام و ئەهلی جیهاد ڕوبەڕوویانە وەستنەوە ئەو کاتە ولتعلمن نبأه بعد حين إن شاء الله. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.